یەکگرت و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی لە کۆتا ڕۆژی ساڵی 2016دا لەسەر ئاستی باڵا دوایین کۆبوونەوەی سیاسیان ئەنجامدا. پرسی کاری هاوبەش و لیستی هاوبەش و یەکگرتنیان تەوەرەکانی کۆبوونەوەکە بوون. لە ڕاگەیەنراوێکیشدا دەستەی باڵای کاری هاوبەشی هەر سێلایەنەکە ئاماژەی بەوەدا کە بە تێر و تەسەلی باز لە یەک ڕیزی ناوماڵی ئیسلامیەکانی کوردستان و دانانی میکانیزمی کردداری بۆ کاری هاوبەشی نێوانیان تاوتوێ کردووە. ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە و ئامانج لە وێڕای تۆکمەکردن و بەهێزکردنی تەوژمی ئیسلامی کوردستان و پاراستنی کۆمەڵگەی کوردستانی لە دیار دەدزێەوە کۆمەڵایەتیەکان و توندڕەوی و تیرۆر و هەروەها گەشەدان بە ڕەوتی هاوسنگ و میانڕە و لە هەرێمی کوردستاندا. ئەگەرچی لە ڕابردوودا باز لەوە دەکرا کە ئیسلامەکان بیر و بۆچوونی جیاوازیان هەیە لەبارەی چۆنێتی یەگرتن و کارکردنی پێکەوەیان، بەڵام ئەندامێکی ئەنجومەنی سیاسی یەگرت و ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا هیچ بۆچوونێکی جیاواز نەبووە. دەیانەوێت بە نزیک بوونەوە و یەکگرتنیشان ڕۆڵی کاریگەریان لەسەر دۆخی سیاسی هەرێم هەبێت. لەسەر زۆربەی ئەو بابەتانەی کە باس کرا ئەتوان بڵێم هاوڕابووین، خاڵی جیاوازمان نەبوو و ئەوەی کە گرنگ بوو لە کۆبوونەوەکە کارکردنی جددیە و پێکێنانی لیژنەکانە بۆ ئەوەی ئەم هەنگاوەی کە ئیسلامیەکان لە کوردستانە بەو جددیەتەی دەستیان پێکردووە بگەن بە ئامانجێکی کە خەڵکی کوردستان و هەروەها ئەو لێکترازانەی کە هەیە ئەمان بتوانن ڕۆڵی کاریگەریان هەبێ لەو لێکترازانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەیبینن. هاوکات سێ حیزبە ئیسلامیەکە بڕیاریاندا دەستەیەکی باڵای کاری هاوبەش پێک بێنن بۆ دانانی ڕێوشوێنی پێویست بۆ جێبەجێکردنی پرۆژەی یەکخستن و یەکگرتنی ئیسلامیەکان بە شێوەیەکی قۆناغبەند. ئەوەی زۆر گرنگە بەلای ئێمەوە کۆبوونەوەی ئەم جارە لەسەر ئاستێکی باڵا کەسایەتی یەکەم سەرکردەکان لە ناو کۆبوونەوەکە وجودیان هەبوو و ئەو بڕیارە گرنگش کە یامان پێکهێنانی دەستەیەکی باڵا بۆ بەڕێوەبردننی کاری هاوبەشی ئیسلامی لە قۆناغی ئایندا و بۆ گەڵاڵەکردنی پرۆژەیەکی هەمەگیر و هەمەلایەنە کە بواری سیاسی داعاوی تەربەوی بگرێتەوە و یەکێک لە کایە گرنگەکانی کە ئێمە زۆر لەم کۆبوونەوەیە جەختمان لەسەر کردەوە ژیان و حاڵەتی بژێوی خەڵکی کوردستانە. لە ئێستادا هەر سێلایەنە ئیسلامیەکە بەجیاکاری سیاسی خۆیان ئەنجام دەدەن، بەڵام کەسە یەکەمەکانی و حیزبانە و بەشێکی زۆر لە سەرکردەکانیان کار بۆەوە دەکەن لە ژێر یەک ناودا کۆ ببنەوە. سێهێزە ئیسلامیەکەی هەرێمی کوردستان لە کۆتا ڕۆژی 2016دا گەیشتە ئەو دەرەنجامەی کە یەکگرتنیان بەهێزیان دەسەلمێنێت. بۆیە بڕیاریاندا ساڵی 2017 ساڵی یەکگرتن و پێشخستنی لایەنە ئیسلامیەکان بێت بە یەک ئاراستە. بژاردە باغێنارتی سلێمانی.